کۆمەڵی ئیسلامی کوردستان لە بەرامبەر ڕفاندنی دوو کادیرەکەی بە شێوەیەکی نایاسایی بە فەرمی لە دەستەی سەربەخۆی مافی مرۆڤی هەرێمی کوردستان سکاڵای یاسایی لەسەر ئاسایشی هەولێر تۆمار کرد. هیچ بڕیارێکی ڕسمی ئەوانە دەستگیر کراون و تا ئێستا وەگومانیشمان لە داهاتووشدا هیچ شتێکیان لەسەر نابێت. بەرپرسی مەڵبەندی هەولێری کۆمەڵی ئیسلامیش لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ئاشکرای کرد سکاڵامان لەسەر ئاسایشی هەولێر تۆمار کردووە چونکە بەبێ بڕیاری دادوەر و بەبێ بوونی هیچ پاساوێکی یاسایی دوو کادیرەکەی کۆمەڵی ئیسلامیان دەستگیر کردووە و تا ئێستاش هیچیان لەسەر ساغ نەبووتەوە. گوتیشی ئەو کەیسە سیاسیە نەک یاسایی. ڕسمی داوامان لە بەڕێزیان کرد و سکاڵاکەمان تەسلیمیان کرد و لەوانەیە پرسیاری ئەوەش بکرێت کە بۆ تەخیر سکاڵاکە تەسلیم کراوە. لێرەوە ئێمە ئاماژەی پێ دەکەین کە ئێمە هەر چاوەڕوان بووین بەڕاستی لەسەر ئەو وعد و بەڵێنانەی کە لە ئاستی بەرزدرا کە ئەو دوو بەڕێزە هیچ شتێکیان لەسەر نییە و بەردەدرێن و لەلایەن حاکمی تەحقیقەوە لەلایەن بەرپرسانی ئاسایشەوە تاکید لەوە کراوەتەوە کەوانە هیچ بەڵگەیەک نییە لەسەریان جگە لە قسەی تۆمەتباری یەکەم کەویش نابێتە بەڵگە و دەلیل لەسەر تۆمەتبارکردنیان و هێشتنەوەیان بەڕاستی هیچ پاسا و مبەررێکی یاسایی نییە. لە پاش وەرگرتنی سکاڵاکەی کۆمەڵی ئیسلامی دەستەی سەربەخۆی مافی مرۆڤی هەرێمی کوردستان بڕیاریدا لێژنەیەک دروست بکات و سەردانی هەردوو گیراوەکە و دادگا بکات و چاودێری وردی لێکۆڵینەوەکەش دەکات. سکاڵایە کەشمان وەرگرتووە و ئەمە ئەم سکاڵایە بە تەکید ئەم کەیسە بەهێزتر دەکاتن و زیاتر دووبارە تیمێک لە دەستە دەردەچی بۆم ڕۆژانە و سەردانی هەردوو ئەم برادەران دەکاتن بۆی بزانین وەزعیان لە چییە و چۆنەوە مەراحلەکە گەیشتە چێ و هەروەها لە لێکۆڵینەوەش لەوێش سەردانی محکەمەکە دەکەن بزانن مەراحلی تەحقیقەکە گەیشتیتە کوێ و ئیتر ئێمە خەبەر بۆ برادەرەکان دەدەینەوە بۆی بزانین دەرئەنجامی ئەمە چی ئەبیتن و بە بەردەوامیش دەبین ئیتر بۆ ڕایگشتیش بڵاو دەکەینەوە کە ئەنجامی ئەم مەوزوع ئەگەیشتیتە. زیاتر لە 40 ڕۆژە هەریەکە لە سعدی مستەفا کارجێڕی مەڵبەندی سێ و سەرهەد عوسمان بەرپرسی ناوەندی هەولێری ڕێکخراوی قوتابیانی کوردستانی کۆمەڵی ئیسلامی بەبێبوونی هیچ پاساوێکی یاسایی لەلایەن ئاسایشی هەولێرەوە دەستگیر کراون. لەو ماوەیەشدا چەندین جار لەسەر ئاستی باڵا لە نێو پارتی دیموکراتی کوردستان بەڵێنی ڕزگارکردنیان دراوە بە کۆمەڵی ئیسلامی بەڵام تا ئێستا ڕزگار نەکراون. بەوتەی بەرپرسی مەڵبەندی هەولێری کۆمەڵی ئیسلامیش بێت لە ئاسایشی هەولێرەوە بە ڕاشکاوی پێیان وتراوە کەیسەکە سیاسیە بۆیە پێویستە بە ڕێگەی سیاسی هەولی ڕزگارکردنیان بدەن نەک یاسایی. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێم هەولێر.